دڵخۆشم پێتان ڕادەگەێنم کە حکوومەتی ئەڵمانیا ڕەزامەندی پیشانداوە پاڵپشتی دارایی پێشکەش بە کۆمپانیای لۆفتهانزا بکات بە چەند مەرجێک. ئەم هەنگاوە زۆر گرنگە لەبەر ئەوەی زیاتر لە 100,000 هەلی کار دەپارێزێت. ئەمە پەیوەندی بە پێگەی ئەڵمانیەوە هەیە لە بازاڕەکانی جیهاندا لە بواری فڕۆکەوانی شارستانیدا. هەروەها پەیوەستە بەمانەوەی کۆمپانیاکە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بووبووەوە. dass ein gesundes und traditionsreiches Unternehmen, das durch die Corona پێویستە لەسەر لۆفتهانزا لەگەڵ لیژنەکانمان بگاتە ڕێکەوتن. هەروەها پێویستمان بە ڕەزامەندی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا لە بڕۆکسل هەیە. دانوستانەکان بەردەوامن. ئێمە گەشتبینین کە دەتوانین ئامانجەکەمان بەدی بهێنین کە بریتیە لە پاراستنی خاوەنی کارێکی زۆر گرنگ لە ئەڵمانیا بۆ بەرژەوەندی گەلەکەمان. dass wir das Ziel in der Sache, nämlich die Sicherung ئەمڕۆ حکوومەتی ئەڵمانیا دەستەوارێکی تایبەتی ڕاگەیان بۆ پاڵپشتیکردنی کۆمپانیای لۆفتهانزا. بەپێی ئەو بەرنامەیەش 9 ملیار یۆرۆ دەدرێتە کۆمپانیاکە و کارمەندەکانی کە نزیکەی 135,000 کارمەندن بۆ تێپەڕاندنی ئەو کاتە قورسانەی هەمووان ڕوبەڕووی بوونەتەوە. پابەندیەکانی ئێمەش لە ئێستاوە دەست پێ دەکات و دەوڵەت پشکەکانی کۆمپانیاکە دەفرۆشێت. وەک وەزیری دارایی فیدراڵی هیوادارم بتوانین بەشدار بین لە تەرخانکردنی پارە بۆ هەموو ئەو داواکاریانی بۆمان هاتووە، نەک تەنها کۆمپانیای لۆفتهانزا.